درشمی لە دژی ڕشکوژی ژنان بە فەلسفەی ژیان ئازادی لە تێکۆشان بەردەوامین. چالاکی 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگابوونەوەی توندوتیژی دژی ژنان دەستی پێ دەکەین وەکو ئەرکێکی ژنان و ئەخلاقیانە دژی هەموو زڵم و توندوتیژی کۆمەڵکوژی کردنی ژنانین. ئیتر لەو کۆشتنانە بە بێناو ناموسیان هەر جۆری بیانەوەیەکی و یان تیرۆر بەردوومانکردن بێت لەسەر خاکی خۆمان بە مەبەستی داگیرکاری، چونکە ئەو ژنانە تیرۆر دەکرێن لەلایەن داگیرکەرانەوە، ئەو ژنانەشی دەکوژن لەژێر ناوی ناووس و ئەو ژنانەشی کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت بە هەمان عقل دەکرێن کە دژی ژن و دژی مرۆڤن. لەو پێناوەدا بۆ زیاتر هۆشیاریکردن کۆمەلگا بە ئەرکی خۆمان دەزانین کە لەو پێناوەدا تێبکۆشین بخۆشکانی مێراڵبەڵ بەبیر بێنینەوە و تێکۆشانەکانیان بەردەوام بکەین کە لە دژی ستەمی تێکۆشانە. لەو پێناوەدا ڕێکخراوەکەمان هەڵدەستێ بە ڕیزی سیمینار لە شاری سلێمانی، کەرکووک، ڕانیا و گەرمیان و ئەگەر خوێندنەکانش کرایەوە بۆ خوێندکارانی سیمینارێک ئەنجام دەدەین و هەروەها چالاک و ڕێپەیوان ئەنجام دەدەین. لێدوان و بڵاوەکراوە لە ناو خەڵکدا بڵاوە دەکەینەوە. ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان